بینەرانی ئازیزی کەناڵی پەیام سڵاو و ڕەحمەتی خواتان لەبێت. شاد و کامرانم لە دیدارێکی کورت تایبەت بە بەرنامەی یۆرۆ ئەمریکا هاتنەوە خزمەتەوەی ئازیز. بۆ ئەڵلقەی ئەمجارەی بەرنامەکە میوانداری زۆر بەڕێز کاک ڕزگار کەمالمان کردووە، وەرزشکاری دێرین و میدیاکاری وەرزشی لە ساڵانی ڕابردوو. پێکەوە دەربارەی پاڵانەتی کوپا ئەمریکا و یۆرۆ پرسیاری لێکەین. زین هەندەری کام هەڵبژاردەیە و چ یادگارێکی کۆنی هەیە لە ڕابردووە گوێویستیە بین. پێکەوە چینە لای زۆر بەڕێز کاک ڕزگار. کاک ڕزگار سڵاو لێبێت و سپاس بۆ ئەم دەرفەتە. بەخێر بێن، زۆر زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. کاک ڕزگار، ئەگەر بینە سەرەوەی ئایا ئەم حەز و چێژت ماوە کە ساڵانی ڕابردوو بۆ وەرزش هەو بە بەتایبەت سیرکردنی یاری هەڵبژاردەکان؟ بەڕاستی من هەر لە مناڵیەوە سەیری یاریەکانی جامی جیهانی و وڵاتانی ئەوروپا و یانە پاڵەوانەکانی ئەوروپا و تەنانەت کوبا ئەمریکاش کە ئەتوانم بڵێم لە کاتی خۆیان ئەو پاڵەوانێتیانەمان نەئەبینەوەی ئەمریکای لاتین بە حکمی وەختە وەکو ئێستا پەخشی ڕاستەوخۆ نەبوو، بەڵام زیاتر لە 20-25 ساڵە ئەوە بە بەردەوامی ئەیبینی کوپا ئەمریکاوانە. من جاران زۆر تامەزرۆی یاریانە بووم، ینی کە هاتە سەر ئەوەی کە پاڵەوانێتەکان هاتە پێشەوەی تر خۆمە ئەوکو خۆ حازرکردنێک خۆمان بۆ حازر دەکرد بۆی یاریەکان ببینینی تر تامەزرۆ بووین. بەڵام بەڕاستی ئێستا ماوەیە کە من ئەو با بڵێن ئەو ئیحساسم لا نەماوە، ینی ئەو سەیری یاریەکانەکەم بەڵام بەو شێوازەی جاران نا. ئێستا تۆپی پێ بە تایبەتی تۆپی پێ وەرزش بە شێوەیەکی گشتی کە تۆپی پێ ئەتوانین بڵین شای یاریەکانە بووە بە بازرگانیکی تەواو ئێستا لەم ظروف و زەمەنە. بۆیە تەمان هەشتێکیش کە بوو بە بازرگانی ئەو ڕەواج و نرخ و سنگوینەی جارانی نامێنێ. کاک ڕزگار، وەگەزانی ئێستا پاڵەوانێتی یۆرۆ و هەم کوپا ئەمریکاش دەستی پێ کردووە. با بزانین تۆ حەز بە سیرکردنی کام پاڵەوانێتیاکەی و هەندەری کام هەڵبژاردەی؟ خۆی لە ڕاستیە ئەگەر بەراوردی بکەین لە بینی کوپا ئەمریکا و پاڵەوانێتی وڵاتانی ئەوروپا، مێژووی کوپا ئەمریکا زۆر کۆنترە وەک لە یۆرۆ با بڵین. بەڵام ئەتوانم بڵێم جوانی و ململانەی زیاتر لەی پاڵەوانێتی وڵاتانی ئەوروپا هەیە، بە حکمەوەی ژمارەی هەڵبژاردەکان زیاترە. بە شێوەیەکی گشتی من پێم وایە خەڵک زیاتر سەیری یۆرۆی 2024 وەک لە کوپا ئەمریکا. بەڵام خۆی بەداخەوە ئەبێ ئەمە شتێک بڵێن مەفروض نییە مەسەن دوو پاڵەوانێتی وا گرنگ لێک کاتا بکرێت، چکە تۆ لە هێوارۆ سەیری وڵاتانی ئەوروپاکەی ئێتا ساعت 12 تەواو بێ باشە تۆکەی ئەنووی هەڵی تۆ سەیری یاری کوبا ئەمریکاکە ئەمە تۆزی کێشەیەکی دروست کرد. یۆرۆی 2024 زیاتر هەندەری هەیە و جەماوەر زیاتر پەرۆشی ئەنجامەکانی ئەوەیە لە کوبا ئەمریکا. زۆر باشە کاک ڕزگار، با بزانین چ یادگارێکی خۆشتەیە لەگەڵ پاڵەوانێتی جامی نەتەوەکانی ئەوروپا و هەم پاڵەوانێتی یۆرۆ. 2004 بوو، هەروە پاڵەوانێتی یۆرۆمان هینە کرد پەخشە کرد. ئاهەنگی سەرەتایەوەیە کە دەستپێکە ئاهەنگی دەستپێکە حەفلا کرێ و شتی جوان ئەوەی پێشکەش کرد لە دووبەی ڕاضی وەرمانەگرت. ئەوە هینێکی زۆر سیر لامان دروست بوو. وەختێکم زانی کابرای بێژەرەوەی قەنات عەرەبیەکە وتی ئەگەڕێنەوە بۆ قەنەواتی ئەرزیەکەی خۆمان بۆی یاری دەستپێکی پاڵەوانێتەکە پێشکەشکەین پەخشکەین. ئەڵێ ئەگەڕێنەوە بۆ قەنەواتی ئەرزیەکانمان ئێمە وەری ناگرین، ئێمە لە سلێمانین ئەوان لە ئیماراتن. بوو بە کێژەیەکی زۆر گەورەیانی وخە ستۆدیۆمان حازر کردووە و خۆ خەڵک چاوەڕێی ئێمە گەلی کوردستان یاری لە ئێمەوە ببینە ئەخوای چی بکەین. وڵا باش بوو، برادێکمانەیە کاگایار لێ پرسایی بەشی سەتەلایت بوو، وتم ئایا فریامان کە و باجاری مە تۆزێ مناقەشەکەی نیو سەعات سێ چارەکێ بە مناقەشە لەگەڵ خوارێ خۆش و مامەسا سەڵام محەممەد کەریم و مامەسا برایم کەوتینە مناقەشە باسی یۆرۆمان کرد، جیاوازیە لەگەڵ مۆندیالات چی ئەمانە بۆی خەڵک مەژغوڵکەین. هەتا وڵا باش بوو لەپڕ خەبەریە ناوەتی مامەسا ئەبێ داواتێکیشم بۆ بکەی بەخوا کەناڵی تونسم دۆزیێ و تونسی حەوت هەموو یاریەکان نەقڵەکە کوورتم ماڵە ئەوە بێ حەزێکی دوو داوت دەکەم. کاک ڕزگار، ئەگەر وەکو پێشبینی خۆت پێشبینیەکەی کام هەڵبژاردا بێتە پاڵەوانی یۆرۆی 2024 تا ئەگەر تەحدیدی بکەین لە بینی سێ هەڵبژارە، تۆ سێ هەڵبژارە دەستنیشانکەی کام سێ هەڵبژارە دەستنیشانەکەی؟ پێم وایە ئێستا ئەم یۆرۆی ئێستا کەتیاین ناتوانی ئێستا هەتا ئەم دقەیە بڵی چه هەڵبژاردەیەک یەکەمە بێ. بەڕێی من خۆم دووسێ هەڵبژاردەکەوەی کە بینی من مەسە ئەزمونیانەیەکی لەوانە ئەڵمانیا کە خاوەنی یاریگا و جەماوەرە و ئەزمونێکی تەواویشی هەیە لە پاڵەمانێتی وڵاتانی ئەوروپا چەندین نازاوی بەدەستێناوە. ئیسپانیا بە هەمان شێوە
مثلا فەڕەنسایە بەلچیکا لە یەکەم یاریە کە تۆزە شکستیەنا بەڵام دووەمین یاری دەری خستکە هەڵبژاردێکی بەهێزە پرتوگال هەڵبژاردێکی بەهێزە من پێم وایە ئەم سێ چوار تیپە لەوانەیە هیچ لەمانە ئەنجام بەدەست بێنە بەس ناتوانانی تحلیلی وەکی بڵی کێ یەکەمە بێ بەنسبەت کوپە ئەمریکاوە پێ وایە ئەم ساڵیش هەر لە نێوان بەرازیل و ئەرجنتینا یەکلایە بێتەوە سەبارەت بە کوپە ئەمریکاش بەڕاستی من خۆم یەکێک لەوانە کە زۆر حەزم لە یاری بەرازیل کردووە بەڵام ئەو بەرازیلی کە ئێستای بینین ئەتوانم بڵێم تیپێکی ئاساییە بەڕاستی من خۆم ینی زۆر گەشتبین نیم بەرامبەر بەرازیل زۆر گەشتبین نیم ینی بەم ئاسووبە مواقعە بچێتە ساحەوە بێگومان ئۆرۆگوای و ئەرجنتین و شیلیش هەرچێکیان نتوانن بەرنەوە. زۆر سواز بۆ بەڕێز ڕزگار کەمال وەرزشکاری دێرین و میدیاکاری وەرزشی سواز بۆ ئەم دەرفەتی کە بێمن بەخشی. بەڵێ بینەرانی عزیزی کەناڵی پەیام لێرەدا ئەڵقەیەکی دیکە لە بەرنامەی تایبەت بە یۆرۆ ئەمریکا کۆتایی هات دەگەڕێمەوە لای هاوکارانم لە ستۆدیۆ بۆ درێژەدان بە باسکردن لەسەر یۆرۆ ئەمریکا.